ئێمە وەکو گەنجان هەموو هەوڵ و تاقە و توانای خۆمان لە ڕابردوو لە ئێستاشە ئەخینە گەڕ بۆ ئەوەی بتوانین کۆمەڵگەی خۆمان بەرەو پێش بخەین لە هەموو کۆمەڵگەیەکشە ئێمە وەکو جەنابی ئەزانی کە گەنجی تیا زۆر بێن داهێنان تیا زۆرە بێت بەرهەمهێنان تیا زۆرە بێت ئەوە پێچەوانەشەوە هەر کۆمەڵگەیە کە ڕێژەی گەنجانی کەم بێت بە کاربەری زۆر بێت و بەرهەمهێنانی کەم بێت کۆچکردنی گەنجان لەم ظروفەی ئێستای عێراق و هەرێمی کوردستانەوە کە بەرهەمهێنان کەم بێت و بە کاربەر زیاد بکات لەبەرەوە گرنگە ئەم دەرفەتانە بۆ گەنجان بڕەخسێ دەرفەت بە شێوەیەکی گشتی لە بواری تەکنۆلۆژی و بواری هونەری بواری زانستی هەموو بوارەکانی کە بواری ئەدەبی بۆ گەنجان بڕەخسێ بووی بتوانێت لە ڕێگەی ئەم دەرفەتانەوە خۆی تیا بسەلمێنێ چونکە گەنجێکی زۆری بە تاقەیەکی زۆر و بە توانایەکی زۆرمان هەیە کە ئێمە تەنها ئەومان لەسەر شانە کە دەرفەتی بۆ بڕەخسین واتە ئەگەر ئێستا من وەکو گەنجێک کە دەرفەتی گونجاوم بۆ ڕەخسا توانم خۆمیشی تیا بسەلمێنم ئەو پرۆژانی کە هەمانە بە تاکە شخص و بە یەک نەفەر ناکرێت بەڵکو بە دەستە جەمعی و بە گروپ و بە کۆی هاوپەیمانەتی و حیزبەکانی کەشەکرێت ئەویشەوەیە کە دەرفەتی یەکسان بۆ گەنجان بڕەخسێنین بە بێ ژیاکاری لە نێوان ئەموو ئەو بۆ نمونە ئێستا ئەم بواری تەکنۆلۆژیە ئێمە زانین کە تەکنۆلۆژی شتێکی حاشا هەڵنەگرە و ڕۆژ بەڕۆژ ئەمە زیاتر بەرەو هەنگاو بەرەو تەکنۆلۆژیا ئەنین بۆ نمونە ئەو مۆبایلە زیرەکەی ئێستا بەکارهێنین لە چەند ساڵی دە ساڵی ڕابردووە بەکارمانێنەوە شۆڕشێکی دیجیتاڵی بەڕێوەیە ئەم شۆڕژی دیجیتاڵەیە وا ئەکات کە بە ناچاری ئێمە هەنگاو بەرەو تەکنۆلۆژیا بەرین ئێمە لە ڕابردووە قسەیەکی زۆرمان لەسەرەوە بوو کەم و کوڕی و با بڵێن کێشەکان و بە کوردێکی گەندەڵەکان لە سایە ئەوە بووە کە ئێمە حکومەتێکی ئەلکترۆنیمان نییە بەڵام ئەم حکومەتە بۆنم لە سای ئەم تەکنۆلۆژیا ئەم داهێنانەی کە ئەم هاوڕێیانە کردویانە ئەتوانین وا بکەین کە بۆ منە هەنگاو بنین بەرەو حکومەتی ئەلکترۆنی بەڵەو شەفافیەتێکی زیاتر بەرەو کەمکردنەوەی گەندەڵی